پیاوەکە منفالە کوڕێکم هەلە قارکردم لە کاتەوەها جێشەکەی بارە قادەبانمانە هە لەو شوێنە لە دایک بی بەخوا نەمزانست مرد ما ڕۆژی ئەنفال ئێمە لە دێ خۆمان بیمان لە دێکەمانی ئەم کاتەوە بەهاری و دنیا خۆش و ئانێکمان زانست بێ ناڵەی تۆپ و تەیارە و جێش و پێشمەرگە ڕووی کرد لە ئاوایی و مەلا سەعیدی ئەو کاتەم حافز ئێرەوی سەلە دەربەنە من حامیلەی وتی وە پیاوەکەی وتی حوسێن دەرچەوە فەیم بۆ بڕۆنە ئەو دەشتە نەکو تەیارە دەرچوێ لە ناوداوێ و قارکەرم و لەو منتیقەوە نەکو ڕەمی و چش بکە ئێوە دەرچن پێشمەرگا لە ئاوایە ئێمەش دەرچمەچمان ئەو دەشتە هەرا کەزایی فانۆزێکمە برد و تێنە کچەکەمان پیاوەکەم کچەکەی کرد دەستێکی گرد و منیش ڕۆیم گردێ باوش چیمان ئەو دەشتە ئیتر ئانێکمان زانست مختارێکمان بی لە قارکردم ئەوەی قارکردم هاتوتی کوورە ڕاکەن بەخوا کەس نەما کورە ئەنفال بیتان کورە دنیا آخر زمانە ئێوە ئاتان هالەچی کورە ڕاکەن چی ئەکەن هەوڵماندا بۆتان زالامەکان بێت تەسمیل کرد ئیتر نەچمانەوە ماڵمانەوە حاڵ و باڵەوە جێشت و ڕۆیمان وەوشەوە یەک فانۆزیەوە دەستمۆی و پیاوەکەمش کچەکەمی گردی و باوشەوە ڕۆیمان نەدەم ڕێ قارکردم ئیتر شەوێەوە دەم ڕێ قارکردمە بێ ناڵی تۆپ و تەیارە ئیتر ڕۆژ حەشر و نەشتی ڕۆژەیە کە ێژە ڕۆژ حەسر و نەشر دایک و ئەولاد لە یەک ناپرسی ئەو ڕۆژەمانە دی ئێمە ئیتر هاتینە قارکردم و لە قارکردم زەلامەکانمانیان گرت زەلامەکانمانیان برد چی زەلام هەیە پاک کەشتی چەوەچەکۆ بەخوا پیاوەکەی من مەکینەیشی بوو چەکدار نەوی بێژین چەکی نەوی بەڵێ پێشمەرگا و هێنی بی بەس چەکدار نوێی چەکیان پێیسەن لە قارکردم ڕستمیان پیان وەگرت حتا بەیانی لە قارکردم سژین لە ئەو مرکزەکەی ئەو بەرقارکردم بەیانێکی عەسرەکەی بەریانیاندا وتیانەوەی عایلەی هەیە بڕۆتەوە بۆ عایلەی خۆی بۆ عایلەی خۆی پیاوەکەی من هاتەوە من هیچمان پێنی هاین لەو دەشت قارکردمە لای بیرەکەی قارکردم لەو دەشتۆ وەڵا هاتووتی وتم چۆن هاتی تۆ حوسێن چییە وتی وەڵا وتمان بەرمانیاندا بەس بەخوا فەیم تەواو ببیمان ئێستا بۆ نوێی تۆ نیە من تەسمیل لاوم ئەڕۆم ئەچم بۆ ئەو دەشتە خۆم قایمەکەم لەو جەوەڵە وتم چیەکەی بۆ خۆت بیکە بەس واز لە من بێرە من خۆم نەجاتەکەم نەجاتم بێ نەجات مژنیە من خۆم نەجاتەکەم تۆ بڕۆ وەڵا ئیتر زەلامەکانمان هاتن و وتی بەخوا ڕسمانیان کردە قایدەکە جا پیاوەکەی کەمی عاربی باشی عاربیەکەی زانست وتی و عاربی پێم وتە جنسی عێراقیم دادەدەسیەوە وتی ها تو جنسی عێراقیت هەیە دووست تکرید بۆ ئێوە ئێرانی نووسریانە وتی وتمە وەڵڵاهی هینە ئێرانیمان فەلاحین و هاینە دەشتۆ فەلاح و زەراعەت خۆمانەکەین و پێشمەرگە تێ خزمەتەکەین ئێوە تێن خزمەتدانەکەین ئێمە کابرایەکی فەلاحین هاینە و دەشت و هیچ تاوانێکمانیە و هیچ شتێکمان لەکایە نیە هیچمانیە و ئێمە هیچ کاتێک ئێرانی نیمان تی وەڵی کوڕمی ئەوە بە ئێرانی نووسیان ئاوا هاتە پیاوەکەم ئاوا بەخوا وە کوردی خۆمان ناوە ڕاستوپاک بۆمی باس کرد بەیانی دایان کێشا ڕۆینوتی بیانی بێنەوە ڕۆینە بۆ خۆیان تەسمیل کرد کەشتیانیان خستە جێژ بارق بردیانی لای بیرەکەی قارکردمە بێ شەڕیان زەلامەکان هێنەکان مستەشارەکان چۆن مستەشار بێ شەڕی ئەوت من ئەم جەماعەتم وێدەم جەماعەتەوەم اسماعیل عەزاغا و جەماعەتی و ئەمانە وتیان ئێمە ئەمانە ئەوەین وەڵا جەماعەت ئێمە نێن بردی بارق بردی کەشتی بارق خستیان ناو سەیارە و بردی ئێمە ماین و لە مەجموعەیەکە لە مەجموعەکە ماینەوە وتیان بڕۆ بۆ ئەو مەجموعەکەی قارکردمە دامان کێشا و ڕۆیم زەلام بریا و ڕۆی کشتی وەچە کۆسوار سەیارە کردیا و بریا وتیان سی ڕۆژ لە مەرکەزە ئەتانکە نەجاش سێ ڕۆژەکە دوای سێ ڕۆژەکە ئەتێن و هەویان بۆ کەنوتیون وەڵا درۆ دەلەسەیان کردومانە پیاوەکەمش هەر لەو ڕۆین ئیتر نەهاتوو ئەو ڕۆین ڕۆی ئیتر نەماندی و هەر لەو شوێنیشتا من وە بەیانێکیە مناڵم بی بارانە ژێرمان عەرزەوبانمان ئاسمانە هیچمان لا نییە پارچێ پەڕۆنی بیاڵکیم پێوە موسینەیە ناوەکو مناڵەکەی پێ بڕی ژانم گرێ ئەمەنە گیانم پەنەمیە ئەمەنە ترست و لەر شوێدە گیانم منە گیانم پەنەمیە بەسەوە بە شەڕ ناکەم ئەمەنە جەستەم پەنەمیە و گیانم پەنەمیە
وڵا لەورا کوڕ لە دایک بێ پڕەپڕ باوشێکی و من لەوەش خۆمچی ئام لە مناڵ نەماوە نەزانست من نەمزانست بووی لە دایک چی پێ هات و نەما ئاڕۆڵای دوای ئەوەی سێ و چوار ڕۆژێکی پێچووی خزمێکمان مامە خورشیدی ناوە ماڵیان لە سەرقڵای حافزیشە سێرم کرد هاتە شوێنم خەڵکشتی بڕی عقارکەرم ڕوخیا مەجموعە نەما کشتی ڕمیا سێرم کرد هات هەیەی ژنەکەی بۆم هاوردی جنسیەکەی وتی بێوەڕێ فەیم وتم ما بە خورشی دەمانگەرم وتی بێوەڕێ هەچیکیان پێوت بێژە من ناو ئەم هەوی ئەم ژنە بێژە و هیچ مەیەش وەر کچەکەمە ئەو پیاوە مامە خورشی نیمزای پیاوەکەمە سیارەیەکی گرد و بردمی بۆ هێن سەرقڵە هاوردمی لە لای باندسترەکەی قارکەرم ڕێیان لێمانگرت وتی پارەمانگەرەکە بەس سای قەمەرەکە ئەمنی وتی مەترسە دادێکیان نە پەشێکی بەخوای یام خۆمدا ئەنم یام نایلم بدگریت تێک مەچوو وەڵی تر بڕکەی دەستی خستە بان ملی سایق سیارەکە و بردی ئەولاوە و بڕکەی قسەی وەلا کرد و وازی لێماندا هاتینە لای دووزیش گردمانیان ئیتم زۆر ترسیان وەڵا لەورێشا وتی پارەی داپێ سایق سیارەکە پارەیدا ئەو ئەمنە داوای حیوان وڵاخێ کردمە وتی کاکە من ئەمە نەخۆشم هاپێ و من گیانم پەنێم یاوی نەخۆشمی و ئازارم بی و وتی نەخۆشم هاپێەوە بۆ دووز و بۆ دکتۆری ئەوەم و وەڵی تر پارەی داپێ دەستی خزەبان مل ئەوشی ڕایی کرد و هاتینە سەرقڵە دوو مانگ سێ مانگ لەورە میتر نەمزانست کێمە کێمە کەس ئای لە کەس نییە ئام لە باوکو برا نەما ئام لە کەس و کار خۆمان نەما باوکم ئاخر قافڵە لە نوێ سەرمان هاتۆ وتی یەک ئەنفال نەما یەک گەنج نەما قشتم دیە بە جامانەکەی خۆیان و بە پشتێنەکەی خۆیان کە لە بچە کریانە و ڕەمی کریانە من کشتم دیە لە دبز و تۆبزاوە یەک گەنج نەماڕۆڵە کەشتیان مردنە بەخوا مامەیەکم وەل باوکماوەیە کۆستجوین وتی ئەوە بەرخاوشەکە منەوە بەرخامشەکەتی باین کرد ڕەسم برام خێزانەکەی حامیلە ئیسە منناڵی بێتۆ زیاتر 5 کوڕیشی و کچێکیشی هاوەلیە پاریان پێ نییە من خۆم پارەم هاوەلاوە چۆن پارەمەمە دەست مرێمەوە وتی بیتێرە بووم وتی بەخوا ئەوەنە وتم بیتێر بووم وتی حتا هاتە ئەمبەر و ئەوبەر وتی خستیان وای کێڤڵۆ خەفتنە بان مەجید برامە دایان لێ وتی بەخوا حتا گەیە لای من وەنیمە عەمەر وتی داسا پارەکەم لێ سەن و بردمدامە دەست خێزانەکەیەوە وتی داسە سێ وت پەنجەیەکی شکیا من ڕۆیم بۆ لای وتی پەنجەیەکیان شکان هەڵقەکە لە دەستی وتی هەڵقەکەیان بادا لە دەستی پەنجەیان شکان وتی پەنجەی ئەمەنە پەنەمیا بیوە مۆڕۆبی وتی پەنجەیم گردەوە خاسم کرد لەوراوە پەڕۆیە پێچام و ئەینجا ئازاتی وەڵاهی بمزانستایەیە کە خۆم دەرەچم ئاوهامە بەسەراتێ بە لە پیاوەکەم ئەنفالەی و ئەزانی چێنە بەدبەختی و سیامەری وەسیری ماتێ ئەزانی چێنە هەر ئێمە گیانمان سەخت و ماین و ئین ئەم ڕۆژەمانە گرد و مای ئیتر ئەوە حاڵژیان ئێمە بوو تا ئەوە ئیساکە بۆ ئێمە تا ئیسا ڕۆژمانگەیە ئێمڕۆ یەمان یەکەم مەسوولێکمان نەدی قاپیەکمان لێ بکاتەوە لە جەژنانێکە لە ڕۆژێکە لە سعاتێکە کشتی وەجێ خۆی برا مستەشارەکانمانتان بۆ کردەوە گوندە بۆ کردتانتانە مەسوول لە جێ خۆتانداتانە بۆ کردتانتانە پیا و دەسە ڕاست خۆتاندادانە بۆ تا ئیسە مردەکان ئێمە و ئەنفالەکان ئێمە هان لەو چۆڵ عار و لەو بیابانی عارەبسانە نایەنتێڕنەوە بۆ کوردستان ئەمی حەمکە پاریانە چی بکەن ئەمە حەمکە نەفتیانە چی پێکرد ئەنفال کردەهاری وایە پێمان کردە ئازاری و ئێش و جەزرەوەیکی پێمانچاندا قەت کۆتایی نایە حتا نەفقەی سوور و نوکلوتمان برا لە بەردەگەی ئاڕێ ها لە بیرمان و کۆتایی نایە و هەردووی کەڵەکە لە جەرگمانە هەر ئازارە و هەر ئێش و ئۆفە قەت کەس بیر ئێش زگەر خۆشەی خۆی لە دەمی دەرەچیە نا بەس بەداخوا بۆم حکومەتە بەداخوا بۆم حکومەتە هیچ شتێکی بۆمان نەکرد